بەڵێ سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا قسە دەکەم زیاتر لەگەڵ میوانەکەم لە بۆستۆنەوە بەڕێز پیتەر گالبرێت باڵیۆزی پێشووتری ئەمریکا لە بۆستۆن کە لەگەڵ کوردستان 24 بەڕێز پیتەر سپاس کە لەگەڵ کوردستان 24 باڕای بەڕێزت بزانم سەبارەت بە داهاتووی ئەمریکا دوای هەڵبژاردنەکان چ گۆڕانکاریەک لە ئیدارەی ئەمریکا ڕوودەدات و بەڕای بەڕێزت بە چه ئاراستەیەک؟ بەڵێ ئەمە پشت تەواو دەبەستێت بە ئەوەی کە ئەو کەسێکێ ڕێگری دەکات و سەر دەکەوێت لە سەرۆکایەتی ئەمریکا لە 9 ڕۆژی داهاتوودا ئەگەر ئەمە جێگیری سەرۆک هاریس بێت ئەوە بڕوام وایە کە سەقامگیری زیاتر و دۆخێک سەقامگیری زیاتر لە نێو ئەمریکا دەبینین هیچ هەوڵێکمان نابێت بۆ ئەوەی هەڵبژاردنەکان پێچەوانە بکرێن و بەردەوامیەک دەبێت لەوەی کە سیاسەتێکی بەهێزمان هەبێت لە ناوخۆی وڵاتیش و سەرکردایەتی ئەمریکا لە جیهان بەردەوام دەوێت کە ببێتە بەشێک لە هاوپەیمانێتی ناتۆ بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی ئۆکرانیا لە جەنگی دژی ڕووسیاداوە بەردەوام دەبین لە وەستانەوە لە جی دیکتاتۆرەکان لەلایەکی دیکە ئەگەر دۆناڵد ترامپ سەر بکەوێت ئەوە تۆ بربژێرێک دەبێت کە ڕێز لە پرۆسەی دیموکراسی ناگرێت و هەوڵ دەدات کە لە 2020 هەوڵی داڵبژاردنەکان پێچەوانە بکاتەوە کە نزیکەی 7 ملیۆن لە دواوە بوو کە بە شێوەیەکی تاوانبارانە لە 7 کەیسدا تێوەرگلاوە و لە چەندین کەیسی دیکەدا بە پارەدان بە ئاکتەرێکی فیلمە سێکسیەکان تۆمەتبار کراوەوە ئەمە کەسێکە کە دەوێت پاشەکشە بکات لە ناتۆ ئەمە ئەو کەسەیە کە تەواو پشتیوانی پوتنی کردووە و پشتیوانی لە دیکتاتۆریەتی کۆریای باکوور کردو و دەستخۆشی لێکردن ئەم پیاوەیە کە خیانەتی لە کوردەکان کرد کاتێک بە ئۆردەخانی سەرۆکی تورکیای گرت کە ئەو گڵۆپی سووری باشە بەڕێز گالبرێت دموکراتەکان دەڵێن کە ترامپ مەترسیە بۆ سەر دموکراسیەت ئایا ترامپ مەترسیە بۆچی ئەم مەترسیە دەبینن؟ بەڵێ ئەو مەترسیە دواتر ئەم بەهۆی تاوانەوە تێوەگلاوە کە هەوڵیدا هەڵبژاردنەکانی 2020 تێوە بگلێت و دەستوەردان بکاتن ئەوەی کە ڕوودەدات ئەگەر تۆ لە هەڵبژاردندا بدۆڕێت پێویستە ئەنجامەکان قبول بکەیت و بەردەوام بێ ئەمە بەشێکی سەرەکی دیموکراسیە کە لە کوردستانیش چۆن بەڕێوە دەچێت بەڵام دۆناڵد ترامپ ئەمەی پەسەند نەکرد و هەڵبژاردنەکە نزیک نەبوون ئەو 7 ملیۆن دەنگ لە دواوە بوو و هەوڵیدا بۆ ئەوەی کۆنگرێس لە دژی ئەم دەنگدانە بهێنێتارەوە دواتر کە ئەمە ڕوونەدا هەوڵی داریش بکاتە سەر کە کاپیتال کە جێگرەکەی خۆی پشتیوانی نەکرد لەم هەڵبژاردنەدا بە پێی دەستور ئەو لەوێ بوو بەهۆی ئەوەی کە گوتی مایک پێنس بەدەست باشە 4 ساڵە ئیدارەی ئەمریکا لە دەستی دموکراتەکاندایە بەڵام خەڵکێک ڕخنە دەگرن کە ئیدارەی ئەمریکا لە ماوەیەدا لاواز بۆ بەتایبەتی لە چاو ئەو گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتۆتە ئاراوە پێتان وایە ئیدارەی ئەمریکا بەو شێوازە بەردەوام دەبێت؟ بڵێ یەکێک لە ڕاستیەکان ئەوەیە کە تەنیا لەبەر ئەوەی سەرۆکی ئەمریکا شتێکی دەوێت مانای ئەوە نییە کە شتە ڕوودەدات وە کەسێک وەکو نەتانیاهۆ کە ئەو چاوەڕێ دۆناڵد ترامپ بێتە سەردەسەڵات و چاوەڕێ ترامپ بباتەوە تا ئەو کاتەی کە ئەو بڕوا دەکات کە چانسێکی زۆر باشێ دۆناڵد ترامپ سەر بکەوێت هیچ هەوڵ نادات بۆ ئەوەی ئەو کارە بکات کە ئیدارەکەی بایدن داوا لێ دەکات دۆناڵد ترامپ پەیامەکەی بۆ نەتانیاهۆ ئەوەیە کە چاوەڕێی من بکە چونکە ئیسرائیل ئەو کاتە دەتوانیت کارەکەی خۆی تەواو بکاتن بڕوام وایە دۆخەکە جیاواز دەبێت دوای هەڵبژاردنەکان بۆ جێگیری سەرۆک ڤایس کامالا هاریس چونکە هیچ دەرفەتێک نابێت بۆ نەتانیاهۆ ترامپ وەلاوە دەنرێت ترامپ کۆتایی پێدێت و سیاسەتێکی کاریگەری ئەمریکامان دەبێت با لەبەر چاوگرتنی کێشەناوخۆیەکانی ئەمریکا لە سەردەمی سەرۆکایەتی جۆ بایدن ئەو کێشانە چارەسەر بوون یا وەکو خۆی ماونەتەوە؟
هیچ سەرۆکێک ئەو توانای نییە کە بتوانێت هەموو کێشەکان چارەسەر بکات، هەموو کێشەکانی وڵات چارەسەر بکات، بەڵام بڕوام وایە دۆخەکە دەبێت بەراوردکاریەکی بۆ بکرێت لە کاتێک کە ترامپ ئۆفیسی جێهێشت لەگەڵ ئەمڕۆ کە هەمانە جێهێشتنی ترامپ زۆر قەیرانەوەی پڕئاژاوە بۆ ویستی هەڵبژاردنەکان بەلاوە بنێتن و هەوڵیدا کە کودەتایەک بکات و وای کرد کە ببێتە هۆی چەندین قەیران و ئاژاوە هەوڵیدا و ئیدارەکەی بایدن سەرۆک بایدن هاتە نێو ئۆفیس و دەسەڵاتی گرتە دەست و ڤاکسینی بڵاو کردەوە دۆخەکەی کۆنتڕۆل کرد بەهۆی ئەوەی کە هەندێک سیاسەتی ترامپ هەبوون ڕوبەڕووی هەڵاوسانێکی بەهێز بووینەوە ئێستا ئەم هەڵاوسانە لە ژێر کۆنتڕۆلدا گەڕاوەتەوە بۆ لە سەدا دوو کاتێک ئێمە هەمومان هەڵاوسانێکی زۆر بەرزمانە بوو بۆ بەرهێنانێکی زۆر باشمانێ لە ژێرخانی ئەمریکادا ئێمە دەزانین کە دۆناڵد ترامپ لە ئۆفیس بوو بەردەوام قسەی لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری دەکرد بایدن ملیاران دۆلاری خەرج کردووە لە ژێرخاندا کاتێک دێنە سەر باسی تەندروستی ئیدارەی بایدن بەرەو پێشەوە چووە لەوەی کە چەندین سیاسەتی پێڕەو کردووە هاوکاری تەندروستی بۆ ملیۆنان ئەمریکی تەرخان کردو لە کاتێکدا دۆناڵد ترامپ هەوڵیدا ئەمە نەهێڵێت و گوتوێتی کە پلانەکەی ئەوەیە کە من هیچ پلانێکم نییە تەنیا چەند بابەتێکی باس کرد. باشە لە دوایین بانگەشی هەڵبژاردن شەوی ڕابردوو دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان ئاماژێ بەوە کرد کە دیموکراتەکان کێشەی جەماوەریان هەیە تەنانەت باسی لەوە کرد کە لە شوێنێکەوە بۆ ویلایەتێکی تر یا لە ویلایەتێکەوە بۆ شوێنێکی تر بە پاس خەڵک دەگوازنەوە ئایا دیموکراتەکان بەڕاستی کێشەی جەماوەریان هەیە؟ ئەمە شتێکی بێمانایە هیچ شتێکی لەم شێوێنە لە ئەمریکا کۆماریەکان ویستویانە هەوڵێکی زۆر بدەن لەبارەی دەنگدان و تاکە کەیس کە تاوانبار تێدا دیار بۆ ئەو کەسانە بوونەکە لە فلۆریدا کە کەلکانێکی کۆماری بوون لە ویلاتەکەی خۆیان دەنگیاندا لە فلۆریدا ئەوان تاکە کەیس بوون لە تەواوی وڵات کە نزیکەی با بڵێن وڵاتەکەمان ملیۆنان خەڵکی تێدا ئەمە کێشە دروستەکە نییە. زۆر باشە بەڕێز پیتر گالبرێت باڵیۆزی پێشووتری ئەمریکا لە بۆستن لە بۆستنەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.